بهر حاڵ ئەمەی کە ئێمە ئەیڵێن مهمە لەوەی کە حرەکەتی شێخ عەبدولسەلامی بارزانی و دروستبوونی تەکیە و ئیمارەتی بارزان دروستبوونی ئەو مەوایە و ئەو قەڵاو قولەی کە لەویا دروست بوو و کارتێکردنی وەکو کارتێکردنیی حەلەزۆنی هەنگاو هەڵێنانەوەی بەرامبەر هەموو بادینان و گرتنی ئەو کۆنگرێ لە دوهۆک لە 1970 کارتێکردنێکی گەورەی هەیە و داواکردن لەوەی کە شریعەتی ئیسلامیش حکم کا و بە زمانی کوردیش بخوێنێ بۆ ئێمە بەڕاستی شتێکی زۆر گەورەیە. دیسان داواکردنی ئیمارەتی بادینان کە داوای لابردنی ئەو مەزڵەمەیە ئەکە ئەو زوڵمەی لەسەر کووردە هێنانەوەی ئیسلام و تەکریدی ناوچەکە یعنی بە کوردیکردنەوەی ئیداراتی ناوچەکە کە ئەو سەردەمە بڵین بە تورکی ئەکرا ئەمەش دیسان نقطەیەکی گەورەیە بۆ چوونە پێشەوە لەسەر دروستکردنی زەمینەیەکی قەومی کوردی بەڵام پشت ئەستور بە شریعەتی ئیسلام و دەرچوو لە دید و تێڕوانین و پێناسەیەکی ئیسلامەتیەوە. هەروەها ئیمارەتی بادینان و بارزان هەنگاو هەڵێنانەوەیەک بوو بەرامبەر بە کۆمەڵکاریەکی بادینی بەرفراوانتر و گەورەتر دروستبوونی ئەو پەیوەندیە زۆرەی کە لە نێوانی ئیمارەتی بادینان ئیمارەتی بارزانە کە پەلهاوێشتنێکی شێخ عەبدولسەلام خۆی ئەمجارە بۆ لای اسماعیل خانی شوکاک سمکۆ بۆ لای شێخ عەبدولقادری نێهری بۆ لای عەبدڕەزاق بۆ لای جەمعیاتە کوردیەکان لە ئەستانە ئەمە بۆ خۆی لە خۆیان دیسان پێی پێبردنێکی گەورەترە بەرفراوانکردنی زەمینەیەکی تری کوردێتیە و گەورەکردنێکەوە زەمینە دروستکردن بۆ ئەو شۆڕشانەی کە دوایی تریش دروستە بنەوە. چکە هەر یەکێک لەم ئیمارەتانە برایانی بەڕێز هەر یەکێک لەم ئیمارەتانە کارتێکردنێکی زۆر گەورەی هەیە لەوەی کە زەمینە خۆشەکە بەرامبەر هەر ئیشێکی ترکە لە دوایی یادێ. هەروەکو وتمان قۆناغەکان وەکو یاری بەری دوان ڕاکردنێکی 400 مەتریە یەکێک لە یاریزانەکان دارێکی پێیە پێوترێ بەرید 100 مەتر بە سەریعی ڕاکەوەی گێنە بەیەکی چیکە قۆناغی ئەم بزوتنەوانەی کە وەکو کاردانەوەیکی اتحاد و تەرەقی دروست بوون گرنجیەکی گەورەی هەیە وەکو قۆناغی پێشتر یعنی قۆناغی میر محەممەدی سۆران و حکومەتی بەدرخان و شێخ عوبەیدوڵای نەهری و یەزدان شێر و بابانیەکان لە سلەیمانی و هەر یەکێک لەم 8 ئیمارەتەی کاتی خۆی کە هەبوون پێش 1970 قۆناغێکی زۆر گەورەی ئیحساسکردنە بە ضرورەتی هەبوونی قەوارەیەکی سربەخۆی کوردی. دیسان 1970 ئەو شۆڕشانی کە دروست بوونەوە ئیبراهیم پاشای میلی و شێخ سەعیدی حەفید و مەلا سەلیمی خێزانی و شێخ عەبدولسەلامی بارزانی و پاشان شێخ مەحموود و هەروەها ئەوانی تر کە بە دوایە دێن هەر یەکێک لەمانە کارتێکردنێکی گەورەی هەیە وەکو قۆناغی دووەمی ئەو بەریدەکە ئەهێنێ بەرەو ئەوەی دوایی تر ئەحزاب دروست دەبێت یعنی دروست بوونی حیزب پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 1946 کە دروست بووە لەسەر زەمینەیەکی قەومی 50 ساڵ لەوە پێش کارکردن دروست بووەتەوە لەبەر ئەوش قۆناغێکی ترە کە دوایی دێمە سەر ئەو قۆناغە ئینشاءالله.